دو پەیوەندی باوکی زەمان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. باوکی زەمان برای ئازیزم فەرموو. دوو پرسیارمانە بۆ مامۆستا دەزەحمەت نەبی. پرسیارەکان فەرموو. بەڵێ. ئەوەیە دکتۆر عەلی مەنسوور کیالی هەیە بەحسی ئیسلامیە ئەگەر ناوبانگێکی لە بی سووریا. بەڵێ بەڵێ. زۆر لە محاضەڕەکانی تەحەدا دەکات لە زانایەکی ئاینی کەوا عەزابی قەبر نییە. چەند ئاەتەی دەیتەوە کە لە قورئانە ئاماژەبەوە دەکات کە خۆی گەورە بەحسی عەزابی قەبری نەکردیە. بەڵام پرسیارەکە لێرەوەتە ئێستا بۆ زانایەکی ئاینی ناچی لەگەری دانیشی قەناعەتی بەو خەڵقەی بینی کە بزان ئەو ڕاستەیان ئەوەکانی ڕاستترن هەنی لەبەر چێ ئەو هەر تەعەدا دەکا و هەر دەرێ قسەکەی من ڕاستە یەک لەوان وەسەوەی کە ئەنەوم لەم یەلبەسی لە ساعەتن من النهار و ئاەتچیە دیتەوە لە قورئان و شتانە زۆر دڵنیاشە لە قسەکانی و حەزشمان لێ مامۆستایەکانی ئاینی خۆشمان هەڵوێستان نەبیان وڵامی بدەنەوە. ئەوە پرسیاریەکەم. پرسیاری دومیش ئەوەیە مەسەلەن زۆر جار مامۆستای ئاینی دەرێ مثلا 33 برێ سبحان الله یان 4000 برێ لا اله الا الله بەس مامۆستا ژمارانە لە سیاتیە مەسەلا گەم برێم 33 سال نەکەم بکەم 35000 نابی یعنی سارەکە ئەوەیە یان دەرێ 3000 برێ قول والله ئەو حەدی بخینە 3000 لە سەهاتیە. باوکی زەمان کاتەکەم ئیشارەتم پێ دەکەن وڵامەکان هین بێگە پرسیارەکە تاوە بەسەر چاو ئینشەڵڵا وڵامێکی جوانت دەدەمەوە. مەمنون. من لە خزمەت جەنابتان. زۆر سپاس بۆ جەنابتان. باسی عەزابی قەبر بەڕێزان دکتۆر عەلی مەنسووریش پیاوێکی زانای پێیان قورئانیەکان ئەوان کەمتر فەرموودە بەکاردێنن بەڵام ئێمە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڕوون و ڕاشکاوی باسی عەزابی قەبریان کردووە کەواتە ئەگەر جەنابی دکتۆر عەلی مەنسوور بیان هەر زانایەکی تر بێ تسلیم بە فەرموودەکانی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم دەیان فەرموودەی صحیحی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم کە باسی عەزابی قەبر دەکات. ئەوە بابەتێکە ئێمەش زۆری لەسەر نەڕۆینەوە بابەتێکی غەیبیە نەیکەین بە مشکلەی نێوان مسلمانان ئێمە وەکو خۆمان داوا دەکەین یا ڕەبی خوا لە عەزابی قەبر بمان پارێزی. دەفەرمووی بۆچی مامۆستایان هەندێک دەڵێن باوکی زەمان 33 سبحان الله بۆ نەیکەم بە 35 الحەمدولله بۆ قسەی قول هو الله بخوێنم بۆ ئەگەر 5 بێ و بەدە نەبێ. بەڕێزان باوکی زەمان هەموو مسلمانان دینی ئیسلام بە دوو شێوە دوو باڵی هەیە بەرز دەکاتەوە بە لای خوا ئەخلەسەه و ئەصوەبەه. ئەخلەسەه واتە هەر کارێکت کرد دەبێ خالیس بۆ خوا بێ. ئەصوەبەه لەسەر سنەتی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی 33 سبحان الله تۆ ڕێک 33 بکە. 33 کە پێغەمبەر فەرموویەتی لە هەزاری کە خێری زیاترە بۆ نمونە لە ذکری دوای تەسبیحاتەکان مادام 33 تۆ 33 کە تەواو بکە. فەرمووی سێ قول هو الله بەقەدەر ختمێکی قورئان ئەجری هەیە تۆ سێیەکە بخوێنە. ئەزانی وەکو چۆن تەشبیه نەبێ بیلا تەشبیه بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. دکتۆرێک دەرمانت بۆ دەنووسێ دەڵێ ئەم حەبە ڕۆژی 3 دانەی لێ بخۆ تۆ بڵێ باشە ئەی بۆ 6 دانەی لێ نەخۆم وەڵا 6 بخۆم زووتر شیفام بۆ دێ مادام پسپۆڕەکە بۆی داناوی 3 حەب بخۆی لە ڕۆژێکە ئەبێ هەر سێیەکە بخۆی کەمی بخۆی هەر خراپە زەرە دلێدا شیفای نەخۆشیەکە نایە دەرمانەکە بەسەر نەخۆشیەکە ئازاڵ نەبێت زیادی بخۆی زەرە دلێدا. ئەوەش کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی تەشبیه بە پێغەمبەری خوا نەبێ. دین ئەوایە ئەصوەبەه. پێغەمبەر صلی الله علیه وسلم چی پێ فەرمووین ئێمە خێر لەوەدایە ئەگەر لی زیادکەین یان لی کەمکەین خێرەکەمان دەستگیر نابێت.